بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدين کە کورتکراوەی کتێبی ئیحیا علوم الدینە، ئێمە عومرێکە پێکەوە گوزەرەکەین لە خزمەت ئەم کتێبە. بەشی کۆتایی ئەم کتێبە کە 4 بەشە باسی ئەو شتانە ئەکا کە ئەتگەیەنێ بەخوا جەل جەلالوه، منجیاتەوە ڕزگارتەکە، لە باسی تەوبەوە دەست پێ ئەکا، لە بەهشت و بینینی خوایە جەل جەلالوه کۆتایی پێهێنێ. ئەمڕۆ گەیشتوێتە بابێکی تازە و کتابێکی تازە کە باسی مەحەبەت و شەوق و ئونس و ڕضاءەکە. خۆشەویستی خوا، شەوق بۆ لای خوا کە لە دڵ و دەرونی ئینسانە دروسە بێ، ئونس و هاوڵایەتی گرتن لەگەڵ خوایە جەل جەلالوه، ڕێزا و ڕازیبوون بە هەموو شتێکی خوا. ئیمام ئەم بابە زۆر بە وردی باسەکە، أفرمي اعلم بزانا أن المحبة لله تعالى هي الغاية القصوى من المقامات. هرچی مقاماتك إنسان دسي بيئك، توبة مقامك، توكل مقامك، توحيد مقامك. أفرمي همو مقامك لإنسان بیا بابڵێن غایەی قوسوا لە هەر هەموویانە، بەرزترین پلە لە هەموویانە، مەبەست لە هەموویانە بریتێ لە مەحەبەت و خۆشەویستی. ئەفەرمێ لە دوای خۆشەویستیەوە هەرچی مەقامێک هەیە بەروبوومی خۆشەویستیە، واتە لە خۆشەویستیەوە دەست پێ ئەکات، چونکە شەوق ئینسان خۆشەویستەکەی کە زۆر زیادی کرد، اینجا شەوق لە دڵیا دروست ئەبێ بۆ گەیشتن بە لیقای خۆشەویستەکەی. وای لێ ئەوەندەی خۆشەوی ئونس لە دڵیا دروست ئەبێ لەگەڵیە، ئەوەندەی خۆشەوی ڕازی ئەبێ بە هەموو شتێکی ئەو. ئەفەرمێ هەمووی ئەوە ثەمەرێکە و بەروبوومێکە لە بەروبوومەکانی مەحەبەت و پشکێکە لە پشکەکان و شوێن کەوتەی مەحەبەتە، وەکو شەوق و ئونس و ڕضا و هەموو ئەوانە ئەو بابەتان. ئەو مەقامانش لە پێش مەحەبەتە بۆ ئینسان دروست ئەبێ، وەکو تەوبە، وەکو سەبر، وەکو زوهد. ئەوانە هەر هەمویان وەکو تەوەکول کە دەرسەکانی پێش و باسمان کرد، هەمووی ئەکاتە چی؟ ئەکاتە مقدمات بۆی خوات خۆش بێ، کە تۆ خوا جەل جەلالوه خۆشویست، ئیتر ئەم خۆشەویستە پلەی هەیە، محاولە ئەکەی زیاتریکەی، پێشتریش کە تەوبە ئەکەیت، گوناهێک ئەکەیت و هەست بە شەرمەزاری ئەکەی، سەبر ئەگری، ئارام ئەگری لەسەر ناڕەحەتی عیباداتێک کە جێبەجێ ئەکەی. هەر یەکێک لەمانە بۆ ئەوەیە کە خۆشەویستی خوا لە دڵ تا جێگیر بێ. ئەفەرمێت دەی بزانە هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئیجماعیان هەیە و کۆبوونەتەوە کە خۆشویستنی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەسەر ئێمە فەرزە. دلیلمان چییە بۆ ئەم مەحەبەتانە؟ لە قورئانە خوای گەورە باسی کردووە یحبهم ویحبونه، باسی ئەهلی ئیمانەکە. ئەهلی ئیمان کێن؟ ئەوانن خوایان خۆشەوێ و خوش ئەوانی خۆشەوێ، هەردوو لایەن یەکتریان خۆشەوێ. ئەفەرمێ والذین آمنوا أشد حبا لله، ئەو کەسانەی کە ئیمانیان هەیە خۆشەویستیان زۆر زۆر زیاترە بۆ خوا جەل جەلالوه. ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەم ئایەتە دوو دلیلی تایە. دلیلێک ئیسباتەکە بۆ ئێمە کە خۆشەویستی خوا جەل جەلالوه چەند گەورە و چەند گرنگە وجودی هەیە. دووەم باسی شدەتی مەحەبەتەکە، ئەشد حبا یعنی خۆشەویستی مەرتەبەی هەیە، کەسێک وا هەیە زۆری خۆشەوێ، کەسێک وا زیاتری خۆشەوێ. ئەفەرمێ و پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم پیاوێک هاتە خزمەتی، لەناو هاوڵانە دانیشتە بوو، فەرمووی مەتە الساعة، ئەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کەی ڕۆژی قیامەت و حیسابات دێ؟ ڕووی تێ کرد و فەرمووی ما ئەعتەدتە لەها، چی بۆ حازر کردو بۆ ئەو ڕۆژە؟ ئەڵێ کابراکەش بیری کردەوە من وەکو ئەسحابی تر نوێژی زۆرم نییە، ڕۆژووی زۆرم نییە. فرمي والله پیغمبریان صلى الله عليه وآله وسلم ما أعتدت لها من كثرة صلاة ولا صيام، بخوا نوێژی زۆر و ڕۆژی زۆرم کۆ نەکردوتم.
ئەوەی کە کۆم کردوتەوە إلا أني أحب الله ورسوله بەخوا خوام زۆر خۆشەوە پێغەمبەری خوام صلى الله عليه وآله وسلم زۆر خۆشەوە بەس ئەو دووەم هەیە پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم ڕووی تێکرد و فەرمووی المرء مع من أحب وأنت مع من أحببت ئینسان لە ڕۆژی قیامەتە هەر کەسێکی خۆش بێ لەگەڵ ئەوایە و تۆش لەگەڵ خۆشەویستەکەتە واتە لەگەڵ پێغەمبەری خوایە صلى الله عليه وآله وسلم ئەفەرمێ والله هیچ ڕۆژێک نەبوو ئەصحابی پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم لە دوای ئیمان هێنانیان بە ئەندازی ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دڵیان پێ خۆش بێ چونکە زانیان لە ساحەی مەحشەرە هەر لە خزمەتی پێغەمبەری خوایە ئەبن صلى الله عليه وآله وسلم خۆشویستنی پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم و خۆشویستنی خوا عەزیزانم بابەتێکی زۆر گەورەیە بەخوا ئینسان مەهما کان گوناهبار بێ مەهما کان خەجاڵەتی بەردەم ڕەب العالەمین بێ ئەنواع گوناهی بەرز کرد بێتەوە هەموو جارێ بێت لە دوعاکانی هاوارکە یا ئیلاهی هەرچیم کرد بە بێ ئەدەبی کردم بەڵام بەخوا ئەم دڵە خۆشەویستی تۆی پڕە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم پڕە ئەم بوونی خۆشەویستیە لە ناخا زۆر گەورەیە ڕیوایەت کراوە کە مەلەک المەوت هاتە لای ئیبراهیمی خەلیل ویستی ڕۆحی بکێشێ ئەفەرمێ ئیبراهیمی خەلیل پێوە دوتی ئایا هیچ خۆشەویستێک هەیە خۆشەویستەکەی بمرێنێ ئەفەرمێ وەحی بۆ هات لە لای خواوە جەلە جەلالوه ئەی هیچ خۆشەویستێک هەیە پێی خۆش نەبێ بگاتە لیقای خۆشەویستەکە ئەڵێ وتی ڕازیمە یا ڕەبی با بگەمە لیقای گەورەی و جەماڵ و کەماڵی تۆ خۆی فەرمانی کرد و فەرمووی مەلەک المەوت وەرە ڕۆحم بکێش حەسەنی بەسری ئەفەرمێ هەر کەسێ خوای ناسی خۆشیە کەسێک کە خوای خۆش ناوێت نەیناسیوە من عرف ربه أحبه بەخوا هەر کەس خوای بناسێ خوای خۆی بناسێ جوان خۆشیە کە بیرەکاتەوە لەم خوا عەزیمە ئەم هەموو نیعمەتەی پێ عەتا کردووە بەبێ وتن والله ئینسان سەیرەکە من داوای وجودی خۆم نەکرد خوا پێ عەتا کردم داوای جەماڵم نەکرد خوا پێ عەتا کردم داوای دەسم نەکرد خوا پێ عەتا کردم داوای هەناسم نەکرد خوا پێ عەتا کردم ئەمڕۆ دۆستێکم تەلەفۆنی بۆ کردم دڵی پڕ بوو دەستی کرد بە گریان وتی ماسەیە مەعائیلەیەکی زۆر گەورەین هەر هەمومان ئیفلاسمان کرد بۆچی ئیفلاستان کرد والله گەنجێکمان هەیە سنگی تەواو هەناسەی وەستاوە هەناسەی سەناعیان بۆ داناوە خەسخانە حکوومیەکان جێگە نییە بەهۆی کۆڕۆناوە خەسخانێکی ئەهلی دامان ناوە بەس کرێی خەوتنەکەی 1 ملیۆن دینار هەموو شەیەک ئێمە 1 ملیۆن دینارە ئەدەین یەک لەحزە ناتوانین ئەوەیکەین ئەمەوێ فتوایەکم بۆ بدەی ئەگەر چی جگەرمە جەرگمە دڵمە بەڵام چارم نییە ئەمەوێم جیهازە لێکەمەوە بیبمەوە چونکە هەمومان ئیفلاسمان کرد هیچ حەلێکمان نییە شەوێک نییە دوان نییە دە نییە جاری وایە 3 ملیۆن دینارمان لە شەوێکە ئەڕوا تەنها لە پێناوی هەناسەی گەنجێک ئێمەش ئەم هەموو هەناسەیە ئەدەین بەبێ موشکیلە هەریکێک لە ئێمە ئێستا جیهازێکی هەناسە بێنە بدەین لە 5 و 4 و 5 و 7 و هەستەکەین الحەمدولله صحەتێکی باش و هەناسەیەکی زۆر کەس داوای ملیۆن دیناری لێ نەکردوین سوپاسی خوا ئەکەین کە کەمێک لە شتەکانمان لە دەستی مرۆڤایە زۆرینەی لە دەستی خۆیان هێشتوتەوە بۆیە وەڵڵاهی ئەو کەسەی خوا ئەناسێت کە جوان ورد ئەبێتەوە وەڵڵاهی خۆشیە ناتوانێت خۆشی نەوێکە ناسی ئەفەرمێ هەر کەسێکیش غەیری خوای جەلە جەلالوه خۆشویست بەخوا ئەوە لە نەزانی و لە قسووری ئەوەتی تێ نەگەیشتو ئەگەر نا غەیری خوا کێت خۆشێ طبعا لە غەیری خوا جەلە جەلالوه ئینسان گەورەترین پلە و باڵای هەیە یعنی ئینسان خود لە طبقاتی پەرستنا یا خۆشەویستنا 3 جۆرە یا خواردتر لە خۆی خۆشەوێ ئینسان هەیە مانگایەکی خۆشە مشکێکی خۆشە ئەیپەرست دارێکی خۆشە ئەیپەرست لە ئینسان نزمتر ئەپەرست ئینسانی وا هەیە مستەوای خۆی ئەپەرستێ مرۆڤێکی تر ئەپەرستێ ئیتر مرۆڤەکە مامۆسایەکی ئاینیە شێخێکێتی سەرۆکی حیزبێکێتی
نا هاوڵێکی خۆشەویستیەتی ئافرەتێکە پیاوێکە هەر جۆرێک لە جۆرەکان سبحان الله لە ئاستی خۆیە خۆشەویستەکەی سەرفەکە لەو پێناو تەنانەت ئەگەر عیبادەتی جنیش بکە جن لە خواری ئینسانەوەی چونکە جن لەناو جنە یەک پێغەمبەر نەهاتووە هەموویان شوێن کەوتەی ئینسان زۆر گەورەیە مەلائیکەی بێ مەلائیکە لە خواری ئینسانەوە خوا جل جلاله ئەمری کرد فسجد الملائكة كلهم هەر هەموو مەلائیکە سوژدەیان برد بۆ ئادەم عەلەیهی سەلام یعنی لە غەیری ذاتی خوا هەرچی پەرست لە خۆی نزمتر یا لە ئاستی خۆی لە مرۆڤایەتیە مرۆڤێ وەکو خۆت بۆ ئەپەرست بۆ خۆشتەوێ بۆیە ئەفەرمێ هەر کەسێ غەیری خوای خۆشویست ئەوە جاهیلە قسووری عەقڵی هەیە ئەگەنا جوان تێبفکرێ ناتوانێ غەیری خوای جەل جەلاله خۆش بێ ئەی خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەی خۆشەویستیمان بۆ عولەما بۆ ئەولیا بۆ صالحین بۆ ئەصحابی خۆی ئەمانەشمان هەیە ئەفەرمێ هەموو ئەو خۆشەویستیانە لە پێناوی خۆشەویستی خوایە آخر کە من خۆم خۆشویست نێراوەکەی خوا کە پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم خۆشمەوێ آخر خۆم خۆشویست بۆیە عولەمایانم خۆشەوێ خۆم خۆشویست بۆیە ئەصحابم خۆشەوێ هەموو لە پێناوی ئەوایە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە باسی ئەصحابە ئەفەرمێ فمن أحبهم فبحبي أحبهم ومن أبغضهم فببغضي أبغضهم بەخوا هەر کەسێک ئەصحابی خۆشویست لەبەر خاتری من خۆشی ئەوە بە خۆشەویستی منەوە ئەوانی ئەوێ و هەر کەسێ ڕقی لە هاوڵانم بوو ئەوە بەهۆی ڕقی لە منەوە ڕقی لە هاوڵانم ئەوێ بۆیە هەر کەسێکتان بینی تەعنی لە سەحابەیەکدا ئیلا لە خەلەلیا دڵێکێ لە دڵیا خەلەلەکەیە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئیلا زۆر کات ئەبینی هەندێک کەس بەبێ معلومات جاری وهەیە لە بەرامبەر ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ قسە ئەکرێ بەرامبەر ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ قسە ئەکرێ هەموو ئەوانە خەلەلێ لە دڵیانە هەیە لە خۆشەویستی بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەخوا هەر کەسێ خۆشەویستی دڵی خەلەلێکی تایە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەرامبەر بەخواش خەلەلی تایە بۆیە جارێک گەنجێک زۆر تەعنی لە ئەبوو هورەیرەدا منیش زۆر بە هادیئی وتم هەر کەس تەعن لە ئەبوو هورەیرە بدا کافرە بێ بەلایە زۆر قورس بۆ ئەو کەلیمە یعنی من کافرم وتم من نەموتۆ تۆ کافری بەس تەسەوور ئەکەم ئەو کەسەی کە دڵی و زمانی قبولی ئەوە کە بەرامبەر بە یەکێک لە ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم خەلەلێک هەبێ قسەیە بکات زەغینەیە لە دڵیا هەبێ ڕقێک کینەیەک هەبێ ئەم ڕق و کینە سەرچاوەیەکی هەیە ئیتر یا لە کوفرەوە یا لە نیفاقەوەی لە ئەخیرە سەر دەرەکە بۆیە مەسائلی هەموو ئەوەی کە خۆشمان ئەوێ بەخوا لە پێناوی خوایە ئەگەر تۆ کەسێکت خۆشویست بەخوا حەزەکەی گوێت لە دەنگی بێ بۆیە مسلمانان حەزەکەن گوێیان لە قورئان بێ چۆ کەلامی خوایە جەل جەلاله بەخوا کەسێکت خۆشویست هەموو هەدیەیەکی ئەوت قبوڵە وەلەو هەدیەکە ناشیرینیش بێ مصیبەت بێ لای من ناشیرین بێ بەخوا ئەگەر ئەوت خۆشویست هەموو ئەوانەی کە ئەو خۆشیەوەن تۆش خۆشتەوە بۆیە ئیمام لێرە قسەیەکی زۆر جوان ئەفەرمێ بەخوا خۆشەویستیمان بۆ عولەما بۆ ئەتقیا هەمووی لە پێناوی خوایە هەرچی خۆشەویستەکانە ئەگەڕێتەوە بۆ خۆشەویستی ئەسڵیەکە بەخوا لە حەقیقەتە وردی کەیتەوە خۆشەویستی لەسەر زەویە نییە لە لای چاوکراوەکان دڵکراوەکان ئیلا خۆشەویستی خوا نەبێ بە هیچ کەسێکیش بە مستحقی خۆشەویستی نازان ئەو نەبێ دەی ئەفەرمێ ئەمەتان بۆ ڕوونەکەمەوە بە سێ هۆکار من ئەمڕۆ تەنها فریا یەک لە هۆکارەکانەکەم لە خزمەتانە باسی یەکەم ئەویش ئەوەیە ئەفەرمێ هەموو ئینسانێک خۆی خۆشە هەموو ئینسانێک بەخوا حەزەکە بمێنێتەوە عمری زیاتر بێ پارێزگاریەکە هەندێکمان وەرزشەکەن هەندێکمان نانی کەمە خۆنە حەزەکەن بەقامان زیاتر بێ لەش ساغیمان زۆرتر بێ هەمومان حەزەکەن کامڵ بین خۆش پێمان خۆش کامڵی خۆمانمان خۆشێ وەڵای هەمومان حەزەکەن خاوەنی عیلم بین خاوەنی شەخسیەت بین خاوەنی شەهادە بین خاوەنی پارە بین یعنی هەموو شتی خۆمانمان خۆشێ وئینەه لحب الخەیری لەشەدید
خوا ئینسان پارەی زۆر خۆشەوێ بەخوا هەمومان وە دەوامی وجودیه حەزەکەین وجودمان بەردەوام بێ حەزمان بەردەوامە غیری ئەمانەشمان پێ ناخۆش هەمومان پێمان ناخۆشەکە نەمێنینەوە لەسەر زەوی بمرین کەماڵەکەمان لە دەست بدەین ئەوەی کە خوا پێ عەتاکردن لێمان وەرگرێتەوە هەمومان پێمان ناخۆشە هەر نوقسانیە لە ژیانمانە دروست بێ وەڵڵاهی پێمان ناخۆش باشە ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە لە خۆشەویستی خوا کەم بوو بێتەوە ئەفەرمێ نەخێر ئەمە جیبیلەتێکە لە دڵی ئینسانە هەیە ئەم خۆشەویستیانەی هەموو کەس هەیە خۆشیە حتا ئیمامی غەزالی ئەفەرمێ ئینسان بۆ مناڵی خۆی خۆشە لەناو مناڵە بۆچی کوڕی زیاتر خۆشە طبعا ئەمەی کە عارستانەکەم هەر ئەمە نییە بڵێ لەناو موسڵمانە یا غێری موسڵمانانە جارێک لە یەکێک لە کۆڕەکان لە زانکۆ باسم کرد کە تەنانەت ئافرەتانیش حەزەکەن کوڕیان بێ هۆکارەکەی سەبەبەکەی کەسێکە ساوەتی مامۆستا چەندین دیراسە لە ناو بەریتانیا کراوە هیچ ئافرەتەی بەریتانی حەز ناکە کچی بێ حەزەکە کوڕی بێ نەمە جیبیلەتێکە لە ئینسانە بۆچی ئیمامی غەزالی ئەفەرمێ لەبەر بەقای خۆی حەز ئەکا لەسەر زەویا بمێنێتەوە بۆی حەزەکە وەچەیەکی هەبێ وەچەکە بە دوایە بێت وەچەکەی نەبڕێتەوە هەومان ئەم حەزەمان هەیە کورە دار و درەخت ئەم حەزەی هەیە بینیتانە دارێک ئەنێژی هەر گوڵێک لە ماڵەوە بنێژە دوای مدەتێک پەلە کوتێ بوو ئەم دیوە ئۆدیوی ئینجانەکە سەریانێتە خوارەوە ئەویش ئەوێ درێژتر بێ گەورەتر بێ عمری تەمەنی زۆرتر بێ هەموو ئینسانێک حەز بەماک ئەمە جیبیلەتێکە لە ئێمە ئەفەرمێت دەبەخوا ئەمە ئەگەر وردی کەیتەوە ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی خوامان زۆر خۆش بێ ئەخر ئینسان ئەگەر خۆی ناسی ئەزانێ کە وجودی ئەم دەوامی ئەم کەماڵی ئەم هەمووی بەهۆی خواوەیە خوا پێی داوە ئەم بەیانەی گوێم لە تەقریرێک گرت زۆر سەرم سوڕ لە ساڵی 1970 ملیارێک دۆلار لەو زەمانە زۆر گەورە تەسەوورکەن شای ئێران کە ناوی خۆی نا ئەو ڕۆژە بە شاهەنشا مەلیک المولوک کە ئەو کەلیمە غەڵەتە نایە بۆ ئینسان بەکار بێ شاهەنشا تەنها خوایە جەلە جەلالوه هات مەنتیقەیەکی سەحرای دروست کرد بەس داری حازری گەورە کە هێنای 30,000 داری هێنا لەوێ ناشتی 80,000 جۆر گوڵی هێنا لەوێ ناشتی ئەنواع خێمەی سیر ئەنواع خواردنی سیر چەندین مەطعەمی گەورەی ناو فەڕەنسا مەتاری تیا دروست کرا لە هەموو جیهانەوە هەموو ڕوئەسا و گەورەکان کۆکرانەوە ئاهەنگێکی زۆر گەورەی کێڕ ئەم ئاهەنگە گەورەی کرد و ناوی خۆی نا بە مەلیک المولوک پاشای هەموو پاشاکە تەسەوورکەن هەر ئەم خۆشیی کە دەری بڕیبوو بە سەبەبی ئەوەی معارەزە بە هەلیان گرت وتیان ئەم کارە گەورەی کردووە ئەم ملیارە دۆلارەیە گەر بە فەقیر و فوقەرا بدایە ئەبوایە چی بکردایە بە جوهدێکی زۆر ئەوە ناویان لێنا کۆتا خواردن و کۆتا ئاهەنگیشە گەورەترین ئاهەنگ و کۆتا ئاهەنگ کە مەلیکە گەورەکان ئاهاتن لە جیهانە لە فەڕەنسا و لەکوێ دەستی شایان ماچە کرد چکە نیزامی مەلەکی ئەوان ئەو هەو دەی هەر ئەمە وای لێ کرد کە ڕابکات و هەموو شوێنەکەشی بەجێ بێڵێ و تەنانەت پیاڵە چاکەی کە نیوەی خواردنیوەکەی تری پێ تەواو نەکرد تەسەوور کە دەوامی ئینسان وجودی ئینسان هەموو شتێکی ئینسان هەموو ئەوەی کە ئەیبینێ بەو ڕازاوەیە واللهی هەمووی لە خواوە جەلە جەلالوه سەرچاوە ئەگرێ ئەگەر تەسەووری ئەمەنەکە لە جەهلێکی زۆر قوڵاژی کێ حەیات بە تۆ عەتاک شا ئەو هەموو پارە لە بەردەستیا و ئەو هەموو فەخرە دوای هیچ وڵاتی لە خۆی نەئەگرت دوای لە ڕێخوا میسر لە خۆیان گرت لە سجنا کەوت و کەس نەبوو بەدەمیەوە خەدەم و حەشەم و نەبوو تەسەوورکەن ئەگەر خوات نەبێ هیچ شتێکت نییە جاری وایە کەسێکی فەقیری هەژارە بینی بۆ تیکێنان پەلاماری هەموو شوێنێک ئەدا و چەند جار دوعا ئەکات تا خۆی گەورە پێ عەتاک
چەند بە زەلیلی داوا ئەکە ئەپارێتەوە ئەلاڵێتەوە دیکە سێری کەماڵ و جەماڵی ئەم پیرە فەقیرە جوانە ئەەکەیت ئەبینی معریفەتی بەخوا جەل جەلالوهو زۆر گەورەیە چونکە ئەزانێت لێوە ڕزق هەیە هەموو ئینسانیەت ئەگەر دیقەتان دابێ ئەوەشی بوزایی ئەپەرسێت چاو بۆ ئاسمان بەرزەکات بتپەرسەکانی بۆ ئەوێ بەرزەکەنەوە ئێمە ئەزانین هەموو شتێک لە لای ئەوە دەی ئەبێ ئەمە وامان لێ بکە ئەم معریفەتە خوامان زۆر خۆش بێ چونکە هەموو ئەوەی کە ئەمانەوێ بەدەستی ئەوە بەدەستی هیچ کەسێک نییە ئەگەر ئەو بێ عومرەکەمان درێژەکات ئەگەر ئەو بڕیاریدا عومرەکەمان لە کاتی خۆیان تەواو بوو کورد بوو ئەگەر ئەو ئیرادەی کرد کاملی جەماڵەکانی دنیا هی ئێمەیە ئەگەر ئەو ئیرادەی کرد لە ناو میحنەتان هەمووی بەدەست رب العالمین بەڵام طبعا ئینسانی مسلمان لە دوای مەحەبەتە وردە ئەگاتە ڕێزا بە هەموو شتێکی خوا جەل جەلالوهو بۆ چونکە ئەزانێ ئەوەی ئەم خۆشەویستە بۆی ئەکا لە هەموو لایەکەوە مەسلحەتی ئەمیتێ لەو ئەچێ من شتێکم بوێ لە دنیا خوا نەمداتێ ئەگەر ئەو شتم هەبێ سەری خۆمی پێ بخۆم خوا جەل جەلالوهو ڕایەگرێ لێم جاری وایە ئینسان ئەگری زۆر ئەگری بۆ شتێک خوای گەورە پێ عەتا ناکە و نەبێ ڕەحمی بەم عەبدەی نەکرد بێ بەخوا هەندێک جار بە مەلائیکە ئەڵێن ئیلاهی فڵانە عەبد زۆر داوات لێ ئەکە یەکێکە لە خۆشەویستەکانت بۆ نایدەیتێ ئەفەرمێ مەلائیکە ئەمەوێ گوێم لە دەنگی بێ ئەوە ئەنیسی منە ئەوە خۆشەویستی منە ئەمەوێ گوێم لە دەنگی بێ با بگری قەیناکە بۆیە ئینسان کە ئەگاتە ئەم ڕوتبە گەورانە لە مەحەبەت و خۆشەویستی تێ ئەگا هەموو شتێ لە لای خوایە جەل جەلالوهو هەموو فەزڵەکان بۆ ئەگەڕێنەوە هەموو جوانیەکان هی ئەوە هەرچی شتێک هەیە هەر هەمووی لە دەستی ئەوایە لە جەماڵ و کەماڵی ئەوە هەر لەبەر ئەمەشە حەسەنی بەسری فەرمووی من عرف ربه أحبه بەخوا هەر کەس خوای خۆی ناسیتر خۆشیوێت چونکە ئەزانێ وجودی ئەم حەیاتی ئەم هەموو شتێکی ئەم ئەو نیعمەتە گەورانە بەسەر ئەمەوە هەر هەموو لایەن خواوەیە جەل جەلالوهو دەی بەخوا هەر کەسێک تەسەووری جوانی نەفسی خۆی بکە هەموو ئینسانێک کە خۆی خۆشویست بەخوا ئەبێ خۆی خۆش بێ مادام خۆتە خۆشەوێ ئەبێ خوات خۆش بێ خۆشەویستیت بۆ خوا جەل جەلالوهو ئەکاتە ئەوەی کە تۆ بە تەواوی خۆتت ناسیوە ئەگەر خۆشەویستیت بۆ خوا نەبوو تۆ خۆتت نەناسیوە خۆت ببینە جوانیەکانی خۆت ببینە کەماڵی خۆت ببینە اینجا وەرە لە بەردەم ڕەب العالەمینە داوای لێ بکە و لێ بلاڵێرەوە و لێ بپارێرەوە و سوپاسی کە لەسەر ئەو نیعمەتە جوانانەی کە پێ عەتا کردی ئەگەر موسیبەتی ڕووی تێ کردی نەترسی تەسەوور کە لەلایەن خۆشەویستترین کەسەوە بۆ تۆ ئەو موسیبەتە هەڵبژێراوە ئەبێت چەند جوان بێ و چەند لایق بێ بە تۆ کە خۆی گەورە بەسەری کردێتەوە ئەم خەڵاتەی بۆ ناردووی بۆیە هۆکاری یەکەم بۆ تێگەیشتن لەوەی کە هەموو خۆشەویستەکان بۆ لای خوا ئەگەڕێنەوە ئەوەیە بزانین هەموو ئەوەی کە هەمانە و خۆشمان ئەوێ بەدەستی ئەوە دەیکەوە بوو ئەبێ ئەو کەسەمان خۆش بێ کە هەموو شتەکانی پێ عەتا کردوون و پێمان عەتا ئەکەن خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت دڵ و دەروونمان پڕکە لە هیدایەت و ئیمان و خواناسی و دینداریە رب العالمین خوای داوات لێ ئەکەین مەحەبەتی خۆت بەسەرمانە ببارێن خۆشەویستی خۆت بەسەر دڵەکانمانە ببارێن عەفوی خۆت یا ئیلاهی بەسەرمانە ببارێن خوای بمان گێڕە لەوە عەبدانەی کە تۆ خۆشت ئەوەن یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین ئەگەر چی هەڵە و کەم و کوڕی زۆرمان بەرز کرد بێتەوە ئەگەر چی خەتهابار بین خەجاڵەتبار بین شەرمەزاری بەردەم گوناه بین بەخوا ئیلاهی تۆمان زۆر خۆشەوێ بەخوا هەڵەشکەین هەر تۆمان خۆشەوێ بەخوا پەروەردگارە چەندێ گوناهمان بەرز کردێتەوە لە عینادیمان نەبوو بۆ تۆ لە نەزانیمانە لە جەهلمانە یا رب العالمین خوای ئێمە عەبدانێکی لەم زەمەنی فتنە و فەسادا بەخوا تۆمان خۆشەوێ بەذاتی گەورەی خۆت یا ئیلاهی پێغەمبەرەکەتمان خۆشەوێ دا ئیلاهی بەم مەحەبەتەی لە دڵمانایە تەواوی ئەو نیعمەتانی کە لەم دنیا جوان و جەماڵن پەروەردگارە پێمان عەتاکە هەموو ئەو نیعمەتانەی لەو دنیا جوان و جەماڵن پێمان عەتاکە خوای هەر چاکەیەک لەم ژیانە پێغەمبەرگیان صلی الله علیه و آله وسلم داوای لێ کردووی
ئێمەی خەجاڵت بە ئەریش داوات لێ ئەەکەین و پێمان عەتاکە یا رب العالمین هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی لە هەموو عمریە ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە خوایە لە گوناهی برا و هاوڵ و ڕەفیقانمان ببوورە پەروەردگارە لە گوناهی خوشک و خێزان و مناڵمان ببوورە خوایە داوات لێ ئەەکەین هەر کەس ئێمەی لە بەرخاتی تۆ خۆشویست لێ ببوورە هەر کەسمان لە بەرخاتی تۆ خۆشویست لێ ببوورە پەروەردگارە داوات لێ ئەەکەین لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببوورە یا ربی خوایە هەر کەس سوژدەیەکی بۆ تۆ بردووە لە مزگەوتە خوایە لە گوناهی ببوورە یا ربی خوایە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە ئەو مردوانەی لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەبیر کراون و کەس نییە دوعایان بۆ بکە و ئێمەی گوناهبار لێرەوە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە و داوات لێ ئەەکەین یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە لە گوناهی هەمویان ببوورە بەخوا پەروەردگارە چەندێ عاسی بن چەندێ گوناهبار بن ئەم ئومەتە یا ئیلاهی دڵیان پڕە لە مەحەبەتی تۆ دەیا ئیلاهی بەخشندەی خۆت بەسەر گۆڕەکانمانە ببارێنە یا ربی خوایە هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە گەنجەکانمان کچانمان کوڕانمان دامەزرێنە یا رب العالمین ئەوەی بێ ماڵە یا ربی خوایە داوات لێ ئەەکەین ماڵداریکە ئەوەی بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەوەی بە مناڵە مناڵی ساڵحکە ئەوەی قەرزارە قەری سەرشانی سووکە خوایە ئەوەی کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئیلاهی هەموو دوعاکانی ئێمە بۆ لای تۆ بەرزەبێتەوە بۆ لای غەیری تۆ بەرز نابێتەوە یا ئیلاهی چی بۆ ئەم ژیانە ئەو ژیانەمان باشە خوای پێمان عەتاکە خوای فتنە مەخەرە ناو دینمانەوە یا ئەکرەم الئەکرەمین خۆشیەکانی دین لە دڵمانە بچەسپێنە یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە دڵمان دامەزێن لەسەر خواناسی یا رب العالمین خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوای لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا رب العالمین یا ربی خوای زەلیلی سەرجێگەمان مەکە زەلیلی دەستی زاڵممان مەکە محتاجی دەستی ناکەسمان مەکە خوای ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵ و مناڵ و خزم و کەسوکارمانە ببارێنە یا ربی خوای داوات لێ ئەەکەین قەدری دایک و باوکمان بەرز کەرەوە یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گیان ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەر ئەم ئومەتە ببارێنە خوای حەزارەتی ئومەتەکەمان بۆ بگێڕەوە یا رب العالمین بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین خوای 100 ساڵە ئێمە لەناو میحنەتان یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەزانین گوناهبارین ئەزانین کارەکانمان بۆ تۆ بەباشی جێبەجێ نەکردووە یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت دڵمان یەکخە ماڵمان یەکخە یەکگوشەمان کە زاڵمان کە بەسەر یەهود و نەسارایە یا رب العالمین یا ربی خوایە یەهود و نەسارا و مەجووس زەلیل کە یا رب العالمین یا ربی خوایە ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو جیهانە لە ناڕەحەتیان یا ربی خوایە ڕەحم بە موسڵمانانی ئیغۆر کە خوایە ڕەحم بە موسڵمانانی هەموو جیهان کە یا رب العالمین خوایە موسڵمانانێکی زۆر ئەمڕۆ لە جیهانە لە میحنەتێکی زۆر گەوران خوایە تۆ بەهانامانە وەرە یا ربی خوایە گیان داوات لێ ئەەکەین بمان گێڕەوە سەر سکەی خۆمان یا رب العالمین بەزەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمان ئەدا ببارێنەوە ئەم دوعایانە لەم عەبدە زەلیلانە دووەرگرە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەەکەین ئەو بەڕێزانێک کە سەیری ڤیدیۆکانمان ئەەکەن بڵاویان ئەەکەنەوە نەشریان ئەەکەن قسەیەکیان لەسەر ئەنووسن دوعایەکی خێر ئەەکەن ئەو گەنجە جوانانەی کە تەسویرەکە ئەەکەن کە خزمەتێک ئەەکەن لەو پێناوە خوایە لە گوناهی هەر هەمویان ببوورە دەرگاکانی خێر بەسەریان ناواڵاکە ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين